ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەبا دایناوە بۆ پرۆسەی 24 کاتژمێریکردنی کارەبا ئەوەی کە پێوترێ پرۆژەی ڕووناچی کە ئێستا الحەمدوللا پرۆسەکە یان پرۆژەکە باش بەڕێواچێ و خەڵکیشی زۆر نزیکەی 2,700,000 هاوڵاتی لی سوودمەند بوو. ئەمە هاوڵاتی لی سوودمەنە بێ، بەڵام ئێمە لە کەرتی پەروەردە ڕنگدانەوەی لەسەر ئێمە چی ئەمە بەتەمای وتارێکی لەسەرەوە بنووسین زۆر بۆ ئێمە گرنگە. کاریگەری لەسەر کوالەتی خوێندن هەیە. ئەگە ببانێت سمارتبۆردێ لە قوتابخانەکان دانین پێشتر نەمانتوانی دایبنین نەمان و سمارتبۆردەکەش دانین ئەگە کارەبانە بێت چی بکەین. ئێستا ئەمە توانین بکەین. ئەگە بمانویستە داتاشۆیەک لە قوتابخانەکان دانین پێشتر نەمانەتوانین دایبنین ئەمان و خۆ کارەبانیە، بەڵام ئێستا کارەبای 24 کاتژمێری هەبێ مامۆستا هۆیەکانی فێرکردن داتاشۆ سمارتبۆرد وەزارەتی پەروەردە دەتوانێت تۆزێ خۆی کۆ بکاتەوە ئیمکانەتیشی زیاتر قاچە. سەیری کە ئەمە تەنها بۆ ماڵ نییە، گرنگەکەی لەسەر بواری پەروەردە با حەقیقەتێکەیە لێرە دانی پیا بنێن بەهۆی نەبوونی کارەبا. زۆر جار لە وەرزی زستانە بە تایبەتی لە مانجی 12 عینکە کۆتایی پاییز با بڵێن و بیدایەتی زستان و مانجیەک ئەو قوتابخانانەی کە دەوامی دووهەمیان هەبوو دەرسی شەشەمیان ناخوێن یا دەرسی پێنجەمیشان پێ ناخوێنرا بە تایبەتی لە قوتابخانە دیزاینە کۆنەکانە ژوورەکە ئەوەندە تاریک بوو مامۆستا دەبوو مۆبایلەکەی خۆی هەڵکردایە. ئێستا بە تەواوبوونی پرۆژەی ڕووناچی و بە 24 کردنی کاتژمێری کارەبا ناوەندەکانی خوێندن یەکێکن لەو لایەنانەی کە گەورەترین سوود دەبینن و کاریگەری لەسەر